وكان مولى على يمسي بيش كشكني سميناري لجنة مشان نقصي أمريكا يمسيها بناء إنه فكما سباسي كي بتاني ودكتور خشاي دكتور بشتوان هي كأو هالفيداي وسباس بأمر بوتان وسباسي كموتان سنة سميناري كمان لجنة مشان نقصي أمريكا يمسيها أو بتاني هو أمر سميناري كمان يعني هو ما بقولي بس ولكن بيتين بعد بيش كيف يكون بيش كيف يكون الباطل كريستوفر كولومبس كيا تاوانا كان كريستوفر كولومبس چین وهروها وزراوات كيا إسبيري كيا وهروها هوزي برازيل چیو هوزيكا ولقل نقشة إسبيري ولقل ليجوي دوزينوي نقشة إسبيري وهروها طوالي ولا كاي تلالت ودي نقشة ويوختار الخيار سنتها هذا ماسي بيجيكي كل بكي لصال زار نصوتو بيستونو ولا كوشكي توقع بشارع اسطنبول زاناكي أوروبي نقشيكي كل دوزيتا وكأن نقشيكي زاناكي كل بوا لم نقشي دعم زانا كلدا فرادير هدو بني أمريكا يترجاوا كأستا أجر بيتو هيت جاوزي دينو ولقل بني بكاميرا جيراوي إستا ينقشي دوزيوي كسردم تكنولوجيا وهذا نقشكي بشيوازي كيجابو كأجر بيتو إستا سردم تكنولوجيا وكاميرا كيري هيت جاوزي دينو وداروا كأما واي كردوا وأمش واي كردوا هرفين زاناكاني وكو ألبرت أينشتاين شارلز هابو جرام هاموكش توشي دمايو شوكي كردوا كآية شوك لسليب بازا تنادر يعني فاني بيجي أنزور النقشيات مكيش وأمش أم زانايا خوي زانايا كي بنصغر كله مسلمان هو وهروها بيشتر دريالان هو أم زانايا شارزايي لبواني جغرافيا نقش سازي وهروها أم نزاري هبو وشارزايي كي طوالي لهمو بواركاني نقش ديرينا كان هبو أم زانايا كبيشتر دريالان هو لقل كشتكاني جلي عثماني لكل شوين جهان داقرا وبودو زينوي زانياري لسبارف با جغرافيا زين وهروها أمش باي كردوا أو زانياراني كلاغي أنزامداني أو كشتياني بدستي كوتون وهروها أو نقش ديرياني كلا بدستي يكون هردو كيبتك وبكارينا وبدرس كرني نقشي كتوا سبارت بو نقشي كاباسي لكي وأما باي كردو تنانت ناساش توشي شوك ببيت كاتك لنقشكي أم زانا كردا دبینه دو سری دکات که کشوری ششم که بریتانی دا کشوری بسالکی باشون تینا کشراوا که 300 سال پیش دوزینوی بوا و تا 300 سال پیش اوی کشوری بسالکی باشون بدوزرتوا لم نقشه ام زانای ولکی کشراوا و بقام ترکیه و گسپرس ام هلی خوزی وتوا ام پیاوی ترکان بوا که ام پیاوا هر با آشکرا آماجه بودبون خوی اکا بقام مساو بدویتی کلا ام زانای کی ترکو خالاکی کلا بتوکو وهذا كباسم كر كوالا كوشكي توكابين لسان زاد مصدر كوشكي توكابين أو زانا أوروبيا أم نخشى دوزيتا ولا قال نخشى كي كتابك أم زانا كودش دوزيتا ككتابك بناي برتوكي دريابوا وأم كتابة لنا وأم كتابة أم زانا طوالي ولا حولتاني سر أم نخشى تدانستي وكولا كان بريتي ولا سبارة با درياي ناوراس درياي سور درياي روش تنانت درياي أطلسي وكشتبكانو وتنانت باسي وردكاركاني وباركاني شتدا كردوا وهروها أوي كليرة جيجاي سرسومانا أوي كوا أم زانايا تواني بيتي أم نخشيا بمشي وباراوا بمشي وتوانا وفتوان وردكاركاني تناني سربيستي آسر كيشي وهروها أوش بسودبيني لتي تواناني خوي وهروها طوال مزانياني كيكوت كردونوا لقلقو نشدريناني كلا بردستيها وهو تجيشتن نوعتر السميناري كمان دبالي كريديكا كويش كريستوفر كولومبسا زرتا بس لجانب كريستوفر كولومبس لكن بكرتي كريستوفر كولومبس لسيوش تشينية كمي صار 1915 زاني لدايق ولا كماري جنوا كسر بإيطاليا كل خوان بازرگان يجي خوري بوا وهروها جريدة وقشتيار يجي إيطالي بوا كوا قشتكان يكون تبوي كرجع خوش كربت وتا خوش كتب بوا جرانو أو داقي كراني كلا أوروبا دردان وبين أمريكاش كريستوفر كولومبس لا تمني جنزيوا شارزاي لا كشتيواني وهروها لا نقش ساجد هبوا كريستوفر كولومبس زانايش طاي هو درباري قشت جزارو وهروها هريا كلا كمال ناسي وجغرافيا وبكاريش خويندوا كريستوفر كولومبس كمال تواني كزوني هي لكن تواني كاني أويا كوا
کۆیلە ئەتڵەسیەکانی هەرین فرۆشتن پێکرا کۆی ئەتڵەسی مەبەستی لە چێک لە کۆیلی ئەتڵەسی ئەو کۆیلانەی کەمە لە دورگەیەکەوە دەیکڕین دەیبن بۆ دورگەیەکی تر و وەکرین فرۆشتنی پێدەکرێت. ئێمە لە تاوانەکانی تریشی ئەوەیە کەەوە خەڵکی ڕستانی ئەمریکی قڕ کردووە واتە کشتویەتی یاکو لە ناوی بردون خەڵکی ڕستانەکانیش پێیانەوترا هندی سوور هندی ڕستان و هەروەها لە دورگەی ئیسپانیۆڵە کە دووەم گەورەترین دورگەیە لەوێدا کۆی کردوونەتەوە و بازرگانی پێکرد و قێزەوەترین یەکێک لە قێزەوەترین خاڵەکانیش ئەوەیەکەوە هەستەوە بە بڕینی گوێچکەی کۆیلەکانی مەبەستی ئازاردان و گوێڕالیکردن بۆ ئەوەی کەوا بەرپەرچی نەدەنەوە لە فرمانەکانی و کریستۆفەر کۆلۆمبس 4 گەشتی کردووە. ئەم 4 گەشتە هەر یەک ئامانجیش تایبەت بەخۆی هەبووە. لە ماوەی ساڵانی 1490 تا ساڵی 1504 گەشتی یەکەمی دەست پێ دەکات لە ساڵی 1492 یەکەم گەشت کە تا ساڵی 1493 بەردەوام. ئەم گەشتە ئامانجەکەی ئەوە بوو کەوا ڕێگای بدۆزێتەوە بڕوا بەرەو ڕۆژئاوا بەرەو ئاسیا. بەڵام لەم گەشتەیدا تەنها لە دورگەی بەهاماس دانیشتەوە و بە بیرۆکەی ئەو وا بوو کەوا گەیشتووە بە ئاسیا بەڵام بیرۆکەکەی هەڵە بوو. لە گەشتی دووەمیدا کەوا 7 کەشتی بەکارهێناوە بەڵام ئەم جارە ئامانجێکی تری هەبوو. ئامانجەکەی ئەوە بوو بۆ دامەزراندنی داگیرکراوانی ئیسپانیا بوو. لە پرتوگال و وهروەها ئیسپانیۆلاش گەڕاوە دواتر یەکەمین شوێنی جەزیرەبوونی دامەزراندووە لە ئەمریکادا. گەشتی سێمی دەست پێ دەکاتە لە ساڵی 1496 تا ساڵی 1498. ئەم گەشتەی بریتی بوو لەوەی کەوا یەکەم شوێنی دۆزیەوە دۆزینەوە نا یەکەم سەردانیکردن چونکە کریستۆفەر کۆلۆمبس کە دواتر دێنە سەری دۆزەرەوە نەبوو تەنها سەردانیکەرێک بوو. ئەویش ئەمریکای باشوور بوو کاتێک کە چۆتە ئەو شوێنە ئەوەی بۆ دەرکەوتووە کەوا زەویەکە لە چاوەی کەوا بیر لێکردوێتەوە زۆر لەوە گەورەتر بووە. لە پاشاندا ئەوەی بۆ نەدۆزراوەتەوە کەوا کیشوەرێکی نوێیە تەنها وای زانیوە هەمان کیشوەری خۆیەتی بەس شوێنێکی جیاوازترە. لە پاشاندا بەهۆی کێشەی سیاسیەوە لە ئەمریکادا دەست بەسەر دەکرێت و دواتر دەگەڕێنرێتەوە بۆ ئیسپانیا. ئەگەر بێت و کریستۆفەر کۆلۆمبس یەکێک بێت لە دۆزەرەوەکان بۆچی هیچ نەخشەیەک بەناوی ئەوە لەشەکە زۆر بەوریەکان درێژی پایین جوگرافیای چێشاوە با کوتەر لەو بابەت ناوی تاوای حاجی ئەحمەد نوێژنبیریە کە ناسراوە بە پیری ڕئیس گەورەزانە ئەدمیرالێکی کورد بووە لە کەشتیگەلی عوسمانیەکان توانیەتی تەواوی زانیاری لەسەر تەواوی وردەکاریەکانی نەخشەی زەوی کۆ بکاتەوە. زانایەکی موسڵمان بووە شارەزایی هەبووە لە جوگرافیا و ئەندازیاری و نەخشەسازی بەتایبەتی زۆر توانێتی زۆر بە وردی نەخشە کۆنەکان بخوێنێتەوە. هۆکاری ناسینی بە پیری ڕئیس ئەوەیە کە وشەی پیری ئەگەرێتەوە بۆ ئەو شوێنی کە تێدا لەدایک بووە واتە ئەومان بۆ دەکرێت کە ئەم زانایە خەڵکی ناوچەی پیرانە لە کوردستانی باکوور ئەو شوێنی کە شێخسایدی پیران پێدەسێت و وشەی ڕئیسیش بۆ دەگەرێتەوە کە سەرکردن بووە لە سوپای عوسمانیەکان سەرکردە بووە لە سوپای عوسمانیەکان و بەردای زۆر شەڕی کردووە لە کەشتیگەلی عوسمانیەکان بە تایبەتی شەڕی پرتوگالیەکان بۆ سەر خاکی موسڵمانان. زۆر شوێنی جیهانی گەڕاوە تاکو زانیاری دەربارەی جوگرافیای زەوی کۆ بکاتەوە لەگەڵ ئەو نەخشانەی کە پێشتر کۆی کردبوونەوە نەخشەیەکی تەواوی لێ دروست بکات. ئەگەر باسی نەخشەی ڕێسپی بکەین مێژوو دۆژینەوەکە دەگەڕێتەوە بە ساڵ 1920 کە لەلایەن کریستۆف ئەدڵ دەیسلام دۆزراوە و نەخشەی ڕێسپی نەخشەیەکی زۆر بەهایە و بەهادارە لە کەلەپوری نەخشەسازی و ئەندازیاری نەخشەی کۆمنتاری لە جیهاندا. هەر لەبەر ئەمەش ڕێکخراوی یونسکۆ ساڵی 2013 بە ساڵی ڕئیسپیری ناسان بە بۆنەی 500مین ساڵیادی دامەزراندنی نەخشەکە و گرنگی ئەو نەخشەیەش لە گۆڕەکانی نێودەوڵەتیدا ئەوەیە کە یەکەم نەخشەی ئەمریکایە و لەبەر ئەو نەخشەکەی کۆلۆمبس بوون بووە ئەوە تاکە بەڵگەنامەی ڕەسەنە کە جیهان هەیبێت. ئەمەش وێنەیەکە لە مەراسیمی 500 ساڵەی نەخشەی ڕئیسپیری و ئەگەر باسێکی نەخشەکەش بکەین ئەوە نەخشەکەیە کە لەسەر پێستی ئاسیب دروستراوە درێژەکەی 6 سانتیمەترە و پانەکەشی 61 سانتیمەترە 41 سانتیمەتریش لە لێواری خوارەوەیە و بە 9 ڕەنگی جیاوازیش نیگار کراوە و بێگومان دەوێت بزانین ڕئیسپیری تەنها ئەمریکا نەدۆزیوەتەوە بەڵکو نەخشەیەکی ئەوەندە سەرسوڕهێنەری دروست کردووە کە لە سەردەمی ئێستادا بە چەندین تەکنەلۆژیا بەرنامە
لە مێژووی دۆزینەوەی نەخشەکەەوە بەردەوام دەبین. دۆزەرەوەی ئەو نەخشەیە زانای ئەڵمانی گوستاف ئەدۆڵف دەیسمانە. لە ساڵی 1929 زانای ئەڵمانی گوستاف ئەدۆڵف دەیسمان داوای لە ئەدهم خەلیل کرد کە بەناو کتێبخانەی تۆپکان کتێبخانەی ئێندەرونیش پێدەوترا لە سەردەمی کۆندا بگەڕێ بە دوای دەستنووسی کۆن یاخود کتێب یاخود ئەو نەخشانەی پشتگوێخراون بەڵام گرنگن بۆ ڕۆژگاری ئێستا. لە ئەنجامی ئەو گەڕانە زانە دەیسمان نەخشەیەکی دۆزیەوە کە پراپۆرت لە ئاژەڵی سەیر و سەمەرە کەشتی چیا ڕووبار و هەروەها کێشانی ڕەنگاڕەنگی شوێنەکانی لەخۆ گرتبوو. لەخۆ گرتبوو نەخشەکە سەرنجی ڕاکێشاوە هەرچەندە لێ وەردەبوو نەخشەکە ئاسایی نەبوو. پێش ئەو کاتە نەخشەکە لە کۆشکەکە یاخود لە کتێبخانەکەدا پارێزرا بوو، بەڵام دوای دۆزینەوەی با بڵێن وەکو کازیوەیەک دەرکەوت بۆ ئەوی بەرزابڕێنەوەی مێژوو زەهنی وێ لە نەوتاکی کورد موسڵمان ناموسڵمان بگۆڕە سەبارەت بە دۆزینەوەی ئەمریکا. نەخشەکە پێی مشتومڕێک جار زۆریشی لێ کەوتەوە. سەرەتا وەکو ئەوی بیست سەرمێنێت کە دەکرێت شارستانیەتی کۆن زۆر پێشکەوتووتر بێت لەوەی کە بیری لێ دەکەینەوە. زانای ئەڵمانی نەخشەکە ماوەتەوە کە باسی ئەفریقا و ئەنتارکتیکا و ئەوروپای تێدا کراوە زۆر بەوردی بە زمانی واتە چیەک لەسەر نەخشەکە ماوەتەوە واتە پیری ڕئیس نەخشەی زیانی کامل کێشاوە بەڵام یەک لەسەر سێ ماوەتەوە لە سلایدەکانی دابژدەینە سەری کە ئەو وێنەیە ئەو نەخشەیە لەسەر پێویستی ئاسیکە کێشراوە بەوردی بە زمانی لە هیچ لێ بیتوە یانی دیارە ڕوونەکە نەخشەکە کامل نییە. خالد دوم دەکرێت بەشێک لە نووسینەکان وەک کۆد و ڕەمز بن تەنها بە خۆیان دەکرێتن یعنی پیری ڕئیس کە لەسەر نەخشەکە نووسینیشی کردووە هەندێک نووسین هەندێک ڕستە هەندێک دەستە واژە هەندێک وێنەی کردووە. ئێستا ئەمە بیبینین چەندی هۆزنەوەی کردووی زمانی زیاتر نەخشەکەیدا جێ کردوێتەوە. وخوي قالوا قال فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا وهذا إيما دروس كردوا ده تنهوز نتويق هو يكتب ناس ويكتب ناس يمكن لأن شكل زاد بقولي أنا كان دري باين جغرافيا تشرشوا بكتب له بعض أو هيك بخوي بيرة أو كريستوفر كولومبوس كان زمان ما سيان كتير هيو تركاندي تانغو تان كريستوفر كولومبوس هاتي أول شيء دكتور كريستوفر كولومبوس صار 1536 شفته بەڵام ڕئیس پیری لە ساڵی 1513 دیتیەوە و هێڵەکانی درێژی پانی کە چێشاوێتی جێگای سەرسوڕمانە لەبەر ئەوەی کە بەخۆی ساڵی 1513 دۆزیوێتیەوە هێڵەکانی درێژی پانی چێشایە بەڵام لە کاتێکدا لە ساڵی 1760 ئامێری کێشانی پۆتانەکانی درێژی پانی داگراوە یعنی جێگای سەرسوڕمانە پێش تقریبا نزیکەی 200 ساڵ پێش ئامێر دروستکرێ کریستۆفەر کۆلۆمبۆس هاتە درێژی پانی